بسم الله الرحمن الرحیم. کتێبخانەی ڕۆشنای دەنجی زنجیرە ڕێنماییەکانی دێرین ژمارە 85. ناوی زنجیرە باسی حۆریەکانی بەهەشت بە بەڵگەی قورئان و سونەت. نووسین و ئامادەکردنی مامۆستا هەڵگورد مستەفا گەڵاڵی. ژمارەی مۆڵەت 1 لە بڵاوکراوەکانی پەرتووکخانەی دێرین. خوێندنەوەی ڕەشوان کاک خضر. مۆنتاژ و کارە دەنجیەکان هاوکار محەممەد حەسەن. بێشەچی الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين وبعد. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، بە پشتیوانی خودای گەورە لەم نامیلکەیەدا بە بەڵگەی قورئان و سونەت باسی حۆریەکانی بەهەشت دەکەین بۆ ئەوەی ببێتە مایەی سوودمەندی گشت لایەکمان و ببێتە وەڵامێک بۆ گشت ئەو کەسانەی سەریان لێ شێواوە و شوێن عەقڵ و هەوا و ئارەزووی خۆیان کەوتون و باوەڕیان بەبوونی حۆریەکانی بەهەشت نییە. بەڵگە لە قورئانی پیرۆزدا خودای گەورە فەرموویەتی: وعندهم قاصرات الطرف عین كأنهن بيض مكنون. سوورەتی الصافات ئایەتی 48 و 49. واتە لەلای ئەهلی بەهەشت حۆری چاوگەشت دانیشتوون، جگە لە هاوسەرانیان چاو بۆ کەسی تر هەڵ نابڕن. هەر دەڵێی هێلکەی کوڵاون، پاکرا و شاراون، کەس دەستی لێ نەداون. وەفەرموویەتی: فیهن خەیڕات حیسان فبأي آلاء ربكما تكذبان حور مقصورات في الخيام. سورة الرحمن آية 71 و 72. واتە لەو بەهەشتانەدا حۆری جوان و شۆخ و شەنگ و ڕەوشت بەرزی تێدایە. جاییتر گرۆی ئادەمیزاد و پەری بەکام لە ناز و نێعمەتەکانی پەروەردیگار بڕوا ناکەن و کامەی پەسەند ناکەن. حۆری چاوگەش و چاوڕەش لەو خێمە تایبەتیانەی کە بۆیان ئامادەکراوە و دوور ناکەونەوە. وەفەرموویەتی: متكئين على سرر مصفوفة وزوجناهم بحور عين. سورة الطور آية 20. واتە ئەهلی بەهەشت لەسەر قەنەفەی ڕیزکراو پاڵیان داوەتەوە و ڕوویان لێ کردووە و هاوسەرمان کردوون بە ژنانی سپی و چاو گەورە. وەفەرموویەتی: وحور عین كأمثال اللؤلؤ المكنون. سورة الواقعة آية 22 و 23. واتە هاوڕێ لەگەڵ حۆری چاوگەش و چاوڕەش کە وەک مرواری شاراوە و دەست لێ نەکەوتوان وان. وشەی حوڕ واتە چاوڕەش و چاوبەکل، و وشەی عین واتە چاو گەورە و جوان. زانایان فەرموویانە گەورەترین بەڵگە لەسەر جوانی ئافرەت بریتیە لە جوانی چاوەکانی. تەفسیری سەعدی صەفحە 991. وەفەرموویەتی: فيهن قاصرات الطرف لم يطمثهن إنس قبلهم ولا جان فبأي آلاء ربكما تكذبان كأنهن الياقوت والمرجان. سورة الرحمن آية 56 و 57 و 58. واتە لەو باخانەدا هەن حۆریانێک کە تەنها چاویان لە مێردی خۆیانە، پێش ئەوان دەستی کەسیان لێ نەکەوتووە وەنە لە ئادەمی وەنە لە جنۆکە. جا بەکام نیعمەتەکانی پەروەردیگارتان بێ بڕوان. ئەو حۆریانەی
وەک یاقوت و مەرجانوان. وەفەرموویەتی إنا أنشأناهن إنشاء فجعلناهن أبكارا عربا أترابا. سورة الواقعة آية 35 و 36 و 37. واتە ئافرەتی بەهەشتمان بە شێوەیەکی تایبەت دروست کردووە، وەک ئافرەتی دنیا نین تووشی ناخۆشی و پیری و مردن ببن. کردومان بە کچ و هەرگیز پیر نابن، عاشقی مێردەکانیانن و مێردەکانیشیان عاشقی ئەوانن. گشتیان خۆشەویستی یەکترن و وەڕق و کینە لە نێوانیاندا نییە. تەفسیر ئیبن کەثیر بەرجی 4 لاپەڕە 294. وەفەرموویەتی ولهم فيها أزواج مطهرة وهم فيها خالدون. سورة البقرة آية 25. واتە هەمیشەی و نەبراوە لە بەهەشتدا دەبەنە سەر. ئیمامی ئیبن القەیم ڕەحمەتی خودای گەورەی لێبێت فەرموویەتی خودای گەورە وەصفی ئافرەتانی بەهەشتی کردووە بە پاکێتی، و ئافرەتی بەهەشت پاکن لە خوێنی سووری مانگانەوە، چوونە سەر ئاو و گشت ئەو شتانەی پەیوەندی بە ئافرەتی دنیاوە هەیە لە ناخۆشی، و لە دنیاشدا پاکن لە ڕقوکینە و کێشەی خێزانی. بەڵگە لە فەرموودەی سەحیحدا. پێغەمبەری پێشەوە صلى الله عليه وسلم فەرموویەتی ولو أن امرأة من نساء أهل الجنة اطلعت علي الأرض لأضاءت ما بينهما ولملأت ما بينهما ريحا ولنصيفها علي رأسها خير من الدنيا وما فيها. رواه البخاري. واتە ئەگەر ئافرەتێک لە ئافرەتانی بەهەشت خۆی دەربخات بۆ سەرزەوی، ئەوە بە ئەندازەی نێوان زەوی و بەهەشت گشتی ڕۆناک دەکاتەوە و بۆن خۆشی دەکات، و ئەو خیمارەی لە سەریەتی زۆر گران و بەهاترە و باشترە لە دنیا و ئەو شتانەی تایەتی، کەوایە ئەگەر قەدری دنیا بە ئەندازەی خیماری سەری حۆریەک نەبێت، ئەوە قەدری هیچی نییە بەرامبەر بە خۆشیەکانی تری بەهەشت. پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم فەرموویەتی إن أول زمرة يدخلون الجنة علي صورة القمر ليلة البدر ثم الذين يلونهم كأشد كوكب دري في السماء أضاءة قلوبهم على قلب رجل واحد لا اختلاف بينهم ولا تباغض لكل امرئ منهم زوجتان من الحور العين يري مخ سوقهن من وراء العظم واللحم من الحسن يسبحون الله بكرة وعشيا لا يسقمون ولا يبولون ولا يتغوطون ولا يتفلون ولا يتمخطون آنيتهم الذهب والفضة وأمشاطهم الذهب ووقود مجامرهم الأول ورشحهم المسك على خلق رجل واحد علي صورة أبيهم آدم 60 ذراعا في السماء. رواه مسلم. واتە بەڕاستی یەکەمین کۆمەڵ کاتێک دەچنە بەهەشت و ڕوخساریان وەکو مانجی چواردەوایە لە درەوشاوەییدا کە بریتین لە پێغەمبەران عەلەیهی السەڵات وەسسەلام، و کۆمەڵی دواتر ڕوخساریان وەکو درەوشاوەترین هەسارەی ئاسمانە کە بریتین لە زانایان و شەهیدان و پیاوچاکان، و دڵی ئەهلی بەهەشت هەمویان وەکو یەکوایە و ناکۆچی و ڕق و چینە لە نێوانیاندا نییە، بۆ هەر یەک لە پیاوانی ئەهلی بەهەشت دوو حۆری چاوڕەش و چاو جوان هەیە کە موخی ناو قاچیان لە ژێر گۆشتیاندا دیارە، بەهۆی جوانی و سپیتیان بەردەوام زیکری خوددا دەکەن و خودای گەورەش بە پاک دادەنێن، لە گشت کەم و کوڕیەک و هەرگیز نەخۆش نابن و میز و پیسایی ناکەن و تف و بەڵغەم و ئاوی لووتیان نییە و فڕی نادەن، و قاپ و سنی و کوپ و دۆڵکە و گڵاسیان لە زێڕ و زیوە،
و شانەی قژیان لە زێڕە و دەستگای بخوریان لە خۆشترین بۆنە و ئارەقیان وەکو بۆنی میسک وایە و ڕەوشت و شێوە و بەژن باڵایان وەکو یەکە لەسەر شێوەی باوچیان ئادەم عەلەیهی السەلام کە 6 باڵ بەژنیان بەرەو ئاسمان بەرزە کە دەکاتە نزیکەی 30 مەتر. والله ئەعلەم. ئیمامی ئیبن الحەجەر ڕەحمەتی خوای لێبێت دەڵێت لەم فەرموویدەیەدا دەردەکەوێت کەوا کەمترین ڕێژەی حۆریەکانی بەهەشت بۆ هەر پیاوێک 2 دانەیە، واتە هەموو پیاوێکی بەهەشت 2 حۆری بۆ هەیە. فتح الباری بەرجی 6 لاپەڕا 325. و هەندێک کەس هەیە زیاتر لە 2 حۆری بۆ هەیە بە بەڵگەی ئەم فەرمودەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم کە فەرموویەتی إن للمؤمن في الجنة الخيمة من اللؤلؤة واحدة مجوفة عرضها وفي الرواية طولها 60 ميلا في كل زاوية منها أهل ما يرون الآخرين يطوف عليهم المؤمن. متفق عليه. واتا بەڕاستی بۆ باوەڕداران هەیە لە بەهەشدا خەیمەیەکی زۆر گەورە کە لە مرواری دروست کراوە و ناوەوەی بۆشە، پانی و درێژەکەی 6 میلە، واتە نزیکەی 100 کیلۆمەتر. والله ئەعلەم. لە هەر زاویەکی ئەم خیوەتەدا خێزانێکی ئەم باوەڕدارەی لێیە، هیچ کام لەم خێزانانە ئەوەی تریان نابینێت. ئەم پیاوە باوەڕدارە بەسەریاندا دەخولێتەوە دەچێتە لایەن بۆ سەرجێیی لەگەڵکردنیاندا. للشهيد عند الله 6 خصال يغفر له في أول دفعة ويرى المقعده من الجنة ويجار من عذاب القبر ويأمن من الفزع الأكبر ويوضع على رأسه تاج الوقار الياقوتة منها خير من الدنيا وما فيها ويزوج 72 زوجة من الحور العين ويشفع في 70 من أقرباء. رواه الترمذي وابن ماجه. واتا بۆ شەهید هەیە لەلای خودای گەورە 6 تایبەتمەندی. لە سەرەتای دەرچوونی خوێنی خودای گەورە لە هەموو گوناهەکانی دەبورێت و شوێنی خۆی دەبینێت لە بەهەشت و دەپارێزرێت لە سزای ناوگۆڕ و سەلامەت دەبێت و پارێزراو دەبێت لە ئاگری دۆزەخ و تاجی ڕێزی لەسەر سەردا دەنرێت کە یاقوتێکی باشترە لە دنیا و لە گشت ئەو شتانەی تایەتی و 72 ئافرەتی لە حۆریەکانی بەهەشت لێمارە دەکرێت و شەفاعەت بۆ 70 کەس لە خزمە نزیکەکانی دەکات. و پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی لا تؤذي امرأة زوجها في الدنيا إلا قالت زوجته من الحور العين لا تؤذه قاتلك الله فإنما هو عندك دخيل يوشك أن يفارقك إلينا. إسناده صحيح متصل. واتا هیچ ئافرەتێک مێردەکەی ئەزیەت نادات لە دنیادا ئللا ئەو خێزانەی کە لە حور العین دەڵێت ئەزیەتی مەدە نەفرەتت لێبێت، ئەوە تەنها میوانێکە لە لای تۆ وا خەریکە بەجێت دێڵێت و وەدێت بۆ لای ئێمە. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم لە فەرموودەیەکی صحیحدا باسی پاداشتی نزمترین پلەی ئەهلی بەهەشت دەکات و دەفەرموێت قال الله هو لك و10 أمثاله قال ثم يدخل بيته فتدخل عليه زوجتاه من الحور العين فتقولان الحمد لله الذي أحياك لنا وأحيانا لك قال فيقول ما أعطي أحد مثل ما أعطيت. رواه مسلم. واتا خدای گەورە بەو کەسە دەفەرمێت با بۆ تۆ بێت لە بەهەشت ئەوەندەی داوات کرد و ئەوەندەی تریش زیاتریش. پاشان پیاوەکە دەچێتە خانووەکەی لە بەهەشتدا و هەردوو خێزانەکەی لە حۆریەکانی بەهەشت دەچنە لای و دەڵێن سوپاس بۆ ئەو خودای تۆی بۆ ئێمە دروست کردووە و ژیاندووە و ئێمەی بۆ تۆ ژیاندووە و دروست کردووە. پیاوەکە دەڵێت خدای گەورە ئەوەندە مڵک و خۆشیەکانی بەهەشتی بە من بەخشیوە بە هیچ کەسێکی ئەوەندە نەبەخشیوە. و پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی إن الحور في الجنة يتغنيين يقولن نحن الحور الحسان
هودين الأزواج كرام. واتە حۆریەکان لە بەهەشدا گۆرانی دەڵێن و دەڵێن ئێمە حۆری جوان کراوین بە دیاری بۆ پیاوانی بەڕێز و باش. و پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرموویەتی هەر کەسێک تووڕەبوونی خۆی بخواتەوە لە کاتێکدا توانای هەبێت دەری ببڕێت و ئەوەی بیەوێت ئەنجامی بدات، خودای گەورە لە ڕۆژی دواییدا لەسەر دروستکراوەکانیدا بانگی دەکات بۆ ئەوەی هەڵی بژێرێت لە حۆریە جوانەکانی بەهەشت بە کەیفی خۆی کامیانی بوێت. گومانێک و وەڵامدانەوەی. زۆرجار پرسیار دەکرێت و دەوترێت لە بەهەشتدا حۆری بۆ پیاو هەیە، ئەی بۆ ئافرەت چی هەیە؟ وەڵام: یەکەم، خودای گەورە پرسیاری لێ ناکرێت و ڕەخنەی لێ ناگیرێ و لە هەر کارێک کە دەیکات، بەڵام مرۆڤەکان پرسیاریان لێ دەکرێت. خودای گەورەش فەرموویەتی لا يسأل عما يفعل وهم يسألون. ئاەتی 23 لە سوورەتی ئەلئەنبیا. واتە خوددا پرسیاری لێ ناکرێت و ڕەخنەی لێ ناگیرێ و لە هەر کارێک کە دەیکات، بەڵام ئەوان ئادەمیزاد پرسیاریان لێ دەکرێ. دووهەم، ئەو شەوق و مەیلەی پیاو بۆ ئافرەت هەیەتی، ئافرەت بەم شێوەیە نییە بۆ پیاو. سێهەم، لە دنیادا پیاو داواکارە و ئافرەت داواکراوە. چارەم، ئەو هێز و توانایی پیاو هەیەتی بەرامبەر بە ئافرەت، بەڵام ئافرەت بەم شێوەیە نییە. پێنجەم، خودای گەورە لە قورئاندا باسی کردووە و کە ڕازاوەترین شت لە دنیادا بۆ پیاوان بریتیە لە ئافرەت. شەشەم، وەگومان لەوەدا نییە کەوا هەموو ئافرەتێک لە بەهەشدا پیاوی خۆی دەبێت، بەڵام بەڵگە نەهاتووە کە حۆری پیاوی بۆ هەبێت. پێغەمبەری پێشەواش صلی الله عليه وسلم فەرموویەتی ما فی الجەنەة ئەعزوب. واتە لە بەهەشدا هیچ کەسێک بەبێ هاوسەر نابێت، هەموو پیاوێک خێزانی خۆی دەبێت و هەموو ئافرەتێک مێردی خۆی دەبێت. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی. یەکەمین کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی تیشکێک بۆ مێژوو، سەرنجێک بۆ ئەمڕۆ، ژیریەک بۆ داهاتوو. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی ڕۆشناییەک لە پەڕاوە ڕاستیەکان بەرەو دڵە شەکەت و ماندووەکان. ڕۆشنایی دەنجی زەنجێک بۆ بێداری، خۆراکێک بۆ مێشک. ڕۆشنایی دەنجی بۆ گەاندنی ڕەخنە و پێشنیارەکانتان بۆ دەستکەوتنی کتێبەکانی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنەکانی کۆڕک 0750 442 0872 زین 0782 442 0872. بەڕێوەبەری کتێبخانەی ڕۆشنایی دەنجی هاوکار محەممەد. ڕۆشنایی دەنجی 35 2017 بەرامبەر بە 4 ڕەمەضانی 1438 کۆچی.